من پشکێنەر خونسا عزیز فەقێ پشکێنەرم لە دەستەبەری کۆمەڵایەتی سلێمانی بەشی ڕاپەڕین. ئێستا من لە ئەرکی لە ئەرکدام لە قەڵاتزێ بۆ بەسەرکردنەوەی پرۆژەکان بۆ دەستەبەرکردنی کرێکارەکان. من خۆم دانیشتووی ڕانیم، بەڵام تاکە مفەتیشم لە بەشی دەستەبەری کۆمەڵایەتی بەڕاستی من بە تەنیا ناتوانم ئەو هەموو پرۆژەیە سەردانی هەموو پرۆژەیە بکەم، هەمووش پێویستی پێیە، بەڕاستی پێویستی پێ، یعنی سەردانی هەموو پرۆژەکان بڕێ. ئێستا من لە بەیانیەوەی لێرانم لەوانەیە 10-15 پرۆژە 20 پرۆژەیەکم کردبێت لەبەرەوەی یعنی تاکە کەسێکم فریای هەموو پرۆژەکان ناکەوم بەڕاستی. ڕاپەڕین زۆر پێویستی پێەیە، بەلانی کەم ئەوە لانە کەمیەکەی دەڵێم 1500 پرۆژەمان هەیە، یعنی بەڕاستی تاکە مفەتیشێک چۆن دەتوانی 1500 پرۆژە بەسەر بکاتەوە. ئێستا ئێمە لەو تاقیگەیە ئەو خاتونەمان دەستەبەر کرد و چەند پرسیارێکمان ئاراستە کرد. پرسیاری ئەوەیان لێ دەکەین ناوت، مەوالیدت و کرێی ئیشەکەت چەندە، باسی کرێیەکەیمان کرد کە لە سەعات 1ەوە دەوام دەکات تاوەکو سەعات 10 شەو بە 150,000. بۆیە ئێمە بە قەراری ئەنجومەنی وەزیرانەوە کە کرێکاران لە 450 کەمتر نابی بۆ کرێکاری بازوو. ئایا بۆ کرێکاری شەهادەدار چۆن ئەبێ ئەوە شەهادەدارە 150,000 هەیە، بۆیە داواکاری لەو خاوەنکارانە پابەند بن بەو ڕێنمایەی ئەنجومەنی وەزیرانەوە. کرێکارێک ئیش دەکا 20 ساڵ خزمەتی هەیە، تەمەنیشی 60 ساڵە، ڕاستەوخۆ خانەنشین دەکرێت. بۆ نمونە هەر لەو کارگەیە یەک لە کرێکارەکان خوا نەخواستە تووشی ئادیسەکی ناخۆش دەبی، تووشی بەرکەوتنێکی پێکان دەبیتن. لێرەدا کە لە سەدا 36 بەرەو سەرەوە ڕاستەوخۆ خانەنشین دەبی. داواکارم لە هەموو خاوەنکارە بەڕێزەکان، هەموو کرێکارە بەڕێزەکان کە خۆیان دەستەبەر بکەن، خاوەنکارە بەڕێزەکان بتوانن کرێکارەکانیان دەستەبەر بکەن و بێن بۆ ئەوەی حەق و مافیان نەفەوتێتن لە دوا ڕۆژدا.